ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. وەک دەزانن سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتنە و لەسەر مێزی گفتوگۆ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا لەگەڵ بەرپرسانی باڵای ئەو وڵاتە تاوتوێ دەکات. ئەمریکا هەمیشە دووپاتی کردوتەوە کە لە کاری هاوبەش لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت، بەتایبەت لێکخستنی هێزەکانی پێشمەرگە و بۆ ئەم پرسش بەردەوام وەزارەتی بەرگری ئەمریکا و وەزارەتی پێشمەرگە لەسەر بنەمای ئەو یاداشتەی کەوا ژۆیان کردووە لە هەماهەنگی بەردەوامدان. لە هەمان کات ئەمریکا دەیەوێت زۆر تەئکید لەو خاڵە دەکاتەوە کە نێو ماڵی کورد چیتر پەرتەوازە نەبێت. هەر لەم سەردانی سەرۆک وەزیراندا چەندین دیدار لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا لە کۆشکی سپی و وەزارەتی دەرەوە کۆنگرێس ئەنجام دەدرێت. هەرم ئێوارەیە بە کاتی کوردستان کاتژمێر 7 لەگەڵ وەزیری دەرەوە ئەنتۆنی بلینکن کۆبووە گفتوگۆی تێر و تەسەلیان کرد. وەزیری دەرەوە تەئکیدی لەوە کردوانێت کە ئەوان پاڵپشتی بەردەوامی هەرێمی کوردستان دەکەن و گەلێک قسە و پەیامی بۆ هەرێمی کوردستان هەبوو. بەتایبەت ئارامی هەرێمی کوردستان لە ناوچەکە بۆ ئەمریکا گرنگە و پاڵپشتی هەرێمی کوردستان دەکەن لە ڕووبەڕووبوونەوەی ئاڵنگاریەکاندا. دواتر ئەمانە دەکەمە پرسیار بۆ میوانەکانم. با ئێستا میوانەکان بناسیێنم. هەرێک لە بەڕێزان دکتۆر پەروێز ڕەحیم مامۆستای زانکۆ و شارەزای ئاسایشی نێودەوڵەتی بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. بەڕێز پۆڵ دەیڤس لێکۆڵەر لە واشنگتن لەگەڵمان دەبێت، هەروەها باڵیۆس پیتەر گالبرێت دیبلۆماتکاری پێشووی ئەمریکا بەڕێزیشیان هەر لە واشنگتنەوە لەگەڵمان دەبن. سوپاس بۆ میوانەکانم. بەڵام بەر لەوەی بچمە لای میوانەکان و دەست بە گفتوگۆی تەوەر و باسەکەم بکەم، هاوکارم ئیسا حەسەن لە واشنگتنەوە وەردەگرین بۆی کە دوایین زانیاریمان لەسەر گفتوگۆکان و دیدارەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باتەیە. ئیسام کاتت باش، زانیاریەکان لای تۆ چییە؟ یاخود دەتوانم بڵێم دوایین زانیاریەکان لای تۆ لەسەر سەردانی و گفتوگۆکانی سەرۆکی هەرێمی کوردستان چییە؟ سەرۆکی حکوومەت ببوورە. ئیسا ئەگەر گوێت لە دەنگی منە دەمانەوێت بزانین دوایین زانیاریت لەسەر دیدار و گفتوگۆ و کۆبوونەوەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چییە؟ ئایا لە دوای وەزیری دەرەوە لەگەڵ کەی دیکە کۆ دەبێتەوە و چاوی بە کەی دیکە دەکەوێت؟ تەوەر و باسی گفتوگۆکان چی دەبێت؟ وڵا ژینۆم کاتتان باش. ئەم سەردانەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و شاندەکەی دوای ئەو هەتکە مانگی کانونی دووەمی ئەم ساڵ لەسەر بانگێشتی فەرمی ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا و هەروەها جێک سولیڤانی ڕاوێژکاری ئاسایش نیشتیمانی ئەمریکا هاتکە بە فەرمی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانیان بانگهێش کرد بۆ ئەمریکا. ڕۆژی یەکشەمە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان گەیشتە ئەمریکا و ئەمڕۆ دووشەمە کۆبوونەوەکانی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا دەست پێ کردووە. کۆبوونەوەکانی سەرەتای لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بووە. سەرەتا کاتژمێر 7 بە کاتی هەولێر کۆبوونەوەکەی لەگەڵ ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا و لەگەڵ بەرپرسانی دیکەی وەزارەتی دەرەوە دەست پێ کرد. کۆبوونەوەکە نزیکەی کاتژمێرێکی خایاند. دواتر هەنی ئێستاش کۆبوونەوەیەکی دیکەی هەیە لەگەڵ عوزرازایە کە ویشیاری دەری وەزیری دەرەوەی ئەمریکایە. کۆبوونەوەکە تاوەکو ئێستاش بەردەوامە و کۆبوونەوەکانی شاندی هەرێمی کوردستان ئەمڕۆ بەردەوام دەبن لەگەڵ بەرپرسانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا و دوای ئەوەی کە کۆبوونەوەکانی لە وەزاری دەرەوەی ئەمریکا تەواوبوون دەچنە ینی کۆبوونەوەی دیکەیان دەبێت لە کۆشکی سپی لەگەڵ بەرپرسانی کۆشکی سپی، دواترش لەگەڵ وەزارەتی بەرگری ئەمریکا. هەرچەندە ینی ئەجەندایەکە ڕانەگەێنراوە کۆبوونەوەکانیان کێ و کاتژمێر چەندە، بەڵام بەو شێوەیە لەگەڵ وەزارەتی بەرگری لەگەڵ بەرپرسانی ئیداری کۆشکی سپی لەگەڵ ئەندامانی کۆنگرێس کۆبوونەوەکانیان هەیە. ئەو کۆبوونەوەی ئەمڕۆکە لەگەڵ ئەنتۆنی بلینکن زیاتر کاتژمێرێکی خایاند بینیمان ئەنتۆنی بلینکن زۆر بە ڕاشکاوانە ئاماژەی بۆ دەوەی کە هەرێمی کوردستان و ئەمریکا کۆ دەکاتەوە ئەوەیە کە مێژوویەکی هاوبەش قوربانیدانی هاوبەش و ینی بەرژەوەندی هاوبەش نێوان ئەمریکا و لە نێوان هەرێمی کوردستان هەیە. هەمیشە هەرێمی کوردستان بە استراتیژیەکی گرنگی خۆیان دەزانن، بە بەشێکی گرنگی خۆیان دەزانن. بە هەمان شێوە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانیش لەو دۆخە کە هەروەک سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان ئاماژەی پێدا کرد دۆخێکی قورسە لە ڕابردووشدا ئەمریکا بە پاڵپشتی لە هەرێمی کوردستان کردووە، ڕۆڵی بەرچاوی خۆی گێڕاوە لە چارەسەرکردنی کێشەکانی ناوچەکە، لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە دەستپێکردنەوەی هەناردەینەوەت کە ساڵێکی بەسەردا جگەی ساڵێکی بەسەردا تێدەپەڕێ. ئەمە کۆمەڵێک بابەتن لەم سەردانەی شاندی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی ئەمریکا تاوتیان دەکات. سواس بۆ هاوکارم ئیسا حەسەن لە واشنگتنەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. هەر لە واشنگتن دەمێنمەوانێ
لەوێ بەڕێز پیتەر گالبرێت کە بە سوپاسەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز پیتەرم کاتتان باش، سوپاس بۆی کە لەگەڵمان لەم گفتوگۆ تایبەتە. دەمەوێت بپرسم زانم ئەم سەردانەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کات و ساتەدا کە ناوچەکە بە ئاڵنگاری زۆر قورسدا تێدەپەڕێت چی دەگەێنێ؟ ئەمە وەبیرهێنانەوەیەکە کە هەرێمی کوردستان یەکێکە لە هاوپەیمانە بەهێزەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هاوبەشیە لە 1991ەوە دەستی پێکردووە. ڕاستیەکەش ئەوەیە بە پێچەوانەی هەندێک هاوپەیمانی دیکە وەکو ئیسرائیل هاوپەیمانێکی زۆر باش بووە هەرێمی کوردستان و پێکەوە چەند ئالنگاریان تێپڕان و ئێسش ڕوبەڕووی ئالنگاری بوونەتەوە. بەڵێ بەڕێز پیتر دەمانوێت بزانین ئاڵنگاریەکان هاوبەشن لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان، ئەگەر بەڵێ کەواتە چۆن ڕوبەڕوویان ببینەوە؟ چەندین ئالنگاری هەن. بەڕوونی ڕۆڵی ئێران یەکێکە لە ئاڵنگاریەکان، لە ناویاندا هێرشە موشکیەکان لەسەر هەولێر کە نزیک بوو لە قونسوڵخانەی ئەمریکا و بەرژەوەندی هاوبەش هەیە لە ڕوبەڕووبوونەوەی داعش و خراپی حکوومەتی عێراق کە بە گوێرەی دەستور کار ناکە و جوانترین نمونەش ئەو دادگای فێدراڵی باڵا بوو کە بەڕاستی لایەنێکی دەستوری نییە، دەرەوەی دەستور دروست کراوە و هەروەها ئەوەی کە بڕیاریدا لەبارەی کورسی کۆتایی با بڵێن پێکاتەکان لە هەرێمی کوردستان. بۆیە هەرێمی کوردستان بەرژەوەندی لەوایە کە حکوومەتێکی باشە بێ وەگوێرەی دەستور کار بکە. بۆیە و ئەمریکاش بە هەمان شێوە بەرژەوەندیشەیە. زۆر بابەت هەیە کە دەبێت سەرۆک وەزیران بارزانی مەسرور بارزانی لەگەڵ بەرپرسانی ئەمریکا باسییان بکە و ئەم سەردانەش بە دڵنیاییەوە لە کاتی خۆیدایە و باسی ئەم بابەتانە دەکا و ئەمە نمونەی کە لە نزیکی پەیوەندی نێوان واشنگتن و هەولێر. بەڕێز گالبرێت، بەڕێز ساڵێکە گون لەو فیگەرانەی کە ڕۆڵێکی باشتان هەبووە لە نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق لە ساڵی 2005 و عێراق بە هەرێمی کوردستانیشەوە دەنگیان بەو دەستورەدا. بەڵام ئێستا دەمەوێت بپرسم زیاتر لە 55 مادەی ئەو دەستورە لە بەرامبەر کورد جێبەجێ ناکرێت، کەواتە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمریکا چۆن دەتوانێت هاوکار بێت لە بەرامبەر حکوومەتی عێراق و دادگای فیدراڵی بۆ ئەوەی کە ئەم دەستورە لە هەرێمی کوردستان وەک خۆی جێبەجێ بکرێت؟ ئەمە لە دەستوری عێراقدا هاتووە و دەبێ خەڵکی عێراق ئەم کێشەیە چارەسەر بکەن. بەڵام هەندێک شت هەیە کە ئەمریکا ئەتوانێت بیکە. یەکێک لەوانە بە دڵنیاییەوە بەیت شێوەیە گفتوگۆ لەسەر بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی عێراقی نەکات، چونکە ئەمە نادەستوریە کە بە گوێرەی مادەی 92 دەستور. بەڵام دەبێ هەرێمی کوردستانی شتێک بکاوە دەتوانێت بیکە و هەر بڕیارێک ئەم دادگایە دەیدا کە دادگایەکی نادەستوری ڕەتی کاتەوە بە کورتی، واتە تۆ ناتوانی بڕیارەکانی جێبەجێ بکەیت کە جێبەجێت کرد واتە دانت پێداناوە کە یاساییە دەستوریە، چونکە ئەم بڕیارەی بە تایبەتی بۆ پێکاتەکان زۆر مەترسیدارە، واتە تۆ نابێت تۆ گوێ بۆ دادگایەکی نادەستوری بگری. ئەمە زۆر گرنگە. بەڵام لە کۆتاییدا بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەرگری لە بەرژەوەندی و مافەکانی خۆی بکە. بەڵام ئەمریکا تەنها توانێت هاوکار بێ، دەم نابێ ئەومان لەبیر بچێت کە ئەمریکا داڕێژەری دەستوری عێراق نەبووە. بۆیە بەڵام خەڵکی کوردستان و بە سەرۆکایەتی بارزانی ئەو کات و شیعەکانیش لەسەگەڵ سونە پێکۆم دەستوریان نووسیەوە. بەڵێ بەڕێز گالبرێت دواتر دەگەڕێمە وڵات بە تایبەت لەسەرەوەی کە ئەمریکا چۆن دەتوانێت هاوکار بێت بۆ هەرێمی کوردستان، هاوکاری زیاتر بێت بۆ هەرێمی کوردستان. دواتر گفتوگەیەوە باسە دەکەم. بەڕێز پۆل دەیڤز لە فلۆریداوە لەگەڵمانەی گەلێک سوپاس.
باس لە بەرژەوەندی هاوبەشی هەرێمی کوردستان و ئەمریکا دەکەین. با بزانین ئایا بەرژەوەندی هاوبەشەکانی نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان چییە یاخود وا دەکات کە دۆستایەتیەکەیان هەمیشەیی بێ؟ Okay, well, to begin with, I'm in D.C., not in Florida. ببورە من لە واشنگتن دی سی بەگوێرەی هیمام دەخواست کە لە فلۆریدا بم لەوێ ژینگەکەی خۆشترە کەشەکەی باشترە بەڵام ئەو لێکچوونەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئەمریکا هەیە و باوەڕێکی تەواو هەیە کە هەردوو لە باوەڕێکی تەواویان بە دیموکراسی هەیە و بە سەروەری یاسا هەیە. ئەمە گرنگە و بەڕێز گاڵبرێتیش زۆر بە جوانی باسی کرد کە بەغدا بە هیچ شێوەیە وا دەرناکەوێ و هەنگاو نانێ و نایەوێ کە بیرۆکەی سەروەری یاسا جێبەجێ بکە و بەوەی کە دادگای باڵای فێدراڵی کە نایاسایی نادەستوریە بڕیار دەدا و ئەوەی کە ئەمریکا دەتوانێت بیڵێ و بیکە ئەوەیە کە ئەم دادگایە نایاساییە نادەستوریە و لەگەڵ ئەوەشدا پەرلەمانی عێراقیش دەبێ بڵێ نایاساییە و ئێمەش بەگوێی بڕیارەکانی ناکەین. بۆیە پێم وابێ پرۆسەیەکی ئاڵۆزە هەروە ئاسان نییە بەڵام ئەمریکا خۆی دەتوانێت و پێویستە دەست بکات بەوەی کە ئەو ڕاستیە قبول بکات دانی پێدا بنێت کە عێراق یەک عێراقە و نامانەوێ دەستێوەردان بکەین لە پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغداواتە پێویستە دەست بکەین بەوەی کە خواستی خۆمان وا دەربڕین کە هەولێر بەو شێوەیە کە خۆن دەیەوێ و لە دەستوردا ناوی هێنداوە مامەڵەی لەگەڵدا بکرێ و بەشێک وەکو هەرێمێکی فێدراڵی لە ناو سیستەمێکی فێدراڵی دیموکراسی عێراقدا و بە گوێرەی یاساکانی عێراق. بۆیە ئەمە گەورەترین کێشەیەکێمە هەمانە ئێمە چۆن ئەتوانین وەکو ئەمریکا پێداگیر بین و هانی بەغدا بدەین بۆی کە ڕێگە بدا کە هەرێمی کوردستان پیادەی مافەکانی بەڕێز دەیڤس ئەوە یەکێکە لە پرسیارەکانی من کە ئەمریکا چۆن دەتوانێت هاوکاری زیاتر و پێداگری بکات لە عێراق لە بەرامبەر هەرێمی کوردستان کۆک هەرێمێکی فدراڵی مامەڵی لەگەڵدا بکات بەپێی ئەو دەستوری کە خۆت باست کرد و بەڕێز گاڵبرێت بۆی ڕوونکردینەوە. چۆن ئەمریکا ئەتوانێ عێراق ناچار بکە کە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان کە وەکو هەرێمێکی فێدراڵ ناتوانێت مەگەر ئەو کاتەی کە ڕێکاری زۆر توند بگرێتە بەر لە ناویاندا بڕینی سەرچاوەدارایی و هاوکاری هەوریەکان و کۆتاییان بە بوونی سەربازی ئەمریکا لەوێ و بەڵام کشانەوە لە بە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بژاردەیەک نییە بۆ ئەمریکا بەڵام چۆن ئەمریکا لە ڕووی دیبلۆماسی ئابوووریەوە ئەتوانێت بشار بخاتە سەر بەغا ئەوەی کە مامەڵەیەکی تا دروست لەگەڵ هەرێمی کوردستانکە بەدڵنیاییەوە پیتر گاڵبرێت زۆر بە جوانی ئەتوانێت ئەمە باز بکە من بەڕاستی دیبلۆماتکار نیم من تەنها ئەتوانم ڕاوە بکەم بەڵام پێم وایە گاڵبرێت هەروانێ جوان یارمەتیم بدا وەڵام بداتەوە بەڵام ئەتەناوە ئەتوانم بڵێم من بەڕاستی نازانم چۆن. بەڕێز دەیڤس لەگەڵمان بێنەرەوە ئێمە میوانێکی دیکەشمان هەیە لە ستۆدیۆ دەچمە لای ئەو بۆی کە گفتوگۆش لەگەڵ ئەو بکەم. دکتۆر دووبارە سپاس دەکەم کە ئامادەی لەگەڵ هەردوو میوانەکەمان بەڕێز گاڵبرێت باسی ئاڵنگاری هاوبەشمان کرد بەڕێز دەیڤس باسی بەرژەوەندی هاوبەشەکانمان کرد کەواتە ئێستا سەرۆکی حکوومەت لە واشنگتنە کۆمەڵێک گفتوگۆی باشی ئەنجامداوە و گفتوگۆ و دیدارەکانیشی بەردەوامە کەواتە ئەمە چی دەگەێنێت؟ دەزانی لاسی جیهانی کۆمەڵە خەیرانی زۆر گەورە هەیە ئەوانە بۆتە هۆکارێک کە ئەمریکا زۆر سەرقاڵ بێ بە هیندێک پرسی گەورەوە ئەمە ژوای کردووە لە ئاستی ناوچەی ڕکابەرەکانی ئەم دەرفەتە بقۆزنەوە لەلایەک هەرێمی کوردستانمان هەیە کە لە چوارچەوەی عێراقدا تا ئێستا بەڵانسێر بووە بۆ ئەمریکا بۆ ڕۆژاوە و بۆ وەرجەوەندیەکانیان بۆ پاراستنی ئەو هاوسەنگیە هەرچەند لەرزۆکە لەلایەک پرسی زۆر گەورە هەیە جیا لە پرسی چین کە بۆتە ئەولەوێتی ئاسایشی نەتەوەی ئەمریکا
جەنگی داهاتووی ناڕوونی جەنگی ئۆکراینیا رووسیا وە لێکەوتەکانی وە لەلایەک ئەم ڕووداوە نوێیە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست پاش 7 ئۆکتۆبری ساڵی 2023 و هێرشی حەماس بۆ ئیسرائیل کە جۆرێک لە بارگرژیەکانی بردە ئاستێکەوە کە هندێک تا ئەو سەری بڕۆن کە ئەگەری هەڵگیرسانی جەنگێکی نەکەرێمایەتی جیهانی لێ بکرێتەوە تەنانەت ئەوە کەمتر بوو بۆ جەنگی رووسیا و ئۆکراینیا ئەوەی کە لێرە ڕوویدا ئێستا داهاتووی بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە و ئەو ململانی و کێبڕکەی لەگەڵ ئەکتەرە سەرۆهێنەرەکانی وەکی رووسیا و چینەیتی و هاوپەیمانەکانی کە هەرێمی کوردستان هاوبەشێکی با ئاوا بڵین دەقیقتر بڵین هاوبەشێکی زۆر گرنگە هەستیاری ناوچەکە داهاتووی ئیسرائیل لە ناوچەکە هەموو وای کردووە ئەم گوشارانە بۆ سەر هەرێمی کوردستان بەرز بێتەوە و بە جۆرێک تێچووی ئەوە بدا کە بینیمان دوایینی لە ئەم هەڕەشە و هێرشە موشکیانە کە چەندە بۆ هەولێر بوو پەیامەکە ئەوە نەش بۆ ئەمریکا بوو باشە ئەم گوشار و ڕکابەری و ململانی و تا پلەیەک خوار ئاستی پێکدادانی چەکداری لەو زۆنەی کە ئێمە پێی دەڵێن زۆنی خۆڵەمێشی باڕاق و بەهرێمی کوردستانەوە بە سووریاوە بە بەشێک لە لوبنانەوە ئەو بە دەریای سوور و تا ئەو ناوچەیە ئەمە ڕوودەدا لێرە هەرێمی کوردستان ئەکتەرێکی نادۆڵەتیە یەکجار زۆر گرینگە کەم ئەکتەرە نادۆڵەتیە لەم هاوکێشانە لەلایەک خۆی بپارێزێ و لەلایەک بەرژەوەندی و ئاسایشی خۆی گرێ بداتە بەرژەوەندی و ئاسایشی ئەکتەرە هەرێمی و سەر و هەرێمیەکان کە لوتکەیوان ئەمریکایە لە ناوچەکەدا بۆیە ئەم سەردانە ئەم لە چوارچێوەی نیگەرانەکانی هەرێمی کوردستان دەخێنرێتەوە چونکە لە بیرمان نەچێ ناڕزایەتێکی زۆر لە بەرامبەر ئەمریکا دروست بوو لەلایەن ڕای گشتی هەرێمی کوردستانەوە کاتێک کە ئەمریکا بە ئاشکراوتی پاش بە ئامانجکردنی هەرێمی کوردستان و هەولێر وتی هێرشەکە بۆ سەر ئێمە نەکرا و ئەمە دووبارە بۆەوە باش بەڵام من دەمەوێت ڕێک قسەیەکی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکاوەکو خۆی بۆت بگوازمەوە کە دڵنیام گوێبیستی بووی لە کۆبوونەوەی سەر لە ئێوارەی ئەمڕۆی لەگەڵ سەرۆکی حکوومەت وتی کە هەرێمی کوردستان هۆکاری سەقامگیریە لە ناوچەکەدا و ئەم سەقامگیریە و هەرێمی کوردستانیش بۆ ئەمریکا گرنگە کەواتە لە ڕووی دیبلۆماسیەوە ئەم پەیامە چیەگەێنێ ئەوان بەردەوام ئەمە دووبارە دەکەنەوە هەرێمی کوردستان لە ڕاستیدا دەیەوێت ئەمە بکرێت تا با بڵێن بە عمل بکرێت ئەمە دەزانین کە ئەمریکا پشتیوانێکی سەرەکی بووە لە هەرێمی کوردستان سەرەکی بووە یا سەرەکیە سەرەکی بۆ تا ئێستا بەڵام لەم ساڵانەی دواییدا بەتایبەت پاش هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ جۆرێک لە ڕاڕایی دوودڵی ناڕوونی لە ئیستراتژی ئەمریکا نەک بەرامبەر هەرێمی کوردستان تەنانەت بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوڕاست هاتوو دەکات و ئەمە ئەکتەرە نەیارەکانی ئەمریکا هەرێمایەتەکانی وەرە بەرز کردوتە وای کردووە کە نفوز و ڕۆڵیان زیاتر بێ بە هیندێک تێبینیەوە کە دەوترێت ئەمە لە سەردەمی ئۆباما دەست پێ دەکات بەم ڕێککەوتنە ئەتۆمی لەگەڵ کۆماری ئیسلامی دەیکا لە بەرامبەریدا جۆرێک لە ناوچەکەی بۆ جێدێڵێ ئەمە دڵڕاوکێ لە لای ئەکتەرە هاوپەیمان و هاوبەشەکان دروست دەکات تۆ سەیری ئەو ئەکتەرانە بکە کە بەشێکیان پەیوەندیەکانیان ئاسایی کردەوە لەگەڵ ئیسرائیل بەشێکی تریان لەگەڵ رووسیا و چین بۆ نمونە وڵاتانی عەرەبی چونکە زانیان هێرشی ڕاستەوخۆ کرا سەریان بۆ نمونە سعودیا لە ساڵی 2019 ئەمریکا هیچ هەڵوێستێکی نەبوو بۆیە پەرەیان بە پەیوەندیەکان داوە بۆی کە هاوسەنگێک ڕاگرن و خۆیان ئامادە بکەن خاڵێکی زۆر گرنگ لێرەیە ئەکتەرەکان ئەمە دەزانن کە ئەمریکا ئەو سوپەر پاوەرە نییە لە ئاسی ناوخۆ کێشەی زۆر گەورەی قوڵی هەیە لە ئاستی هەرێمایەتیش وەکو ڕابردوو نییە پاش جەنگ کۆتایی جەنگی سارد کەواتە دیانەوێ لەم جیهانە فرەجەمسەرە پێشبینی کراوە کە لە نازانین چەند ساڵ 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵ کەمتر زیاتر ممکنە ڕووبدا دیانەوێ جۆرێک لە بەڵانس ڕابگرن ئەمانە هەرێمی کوردستان نیگەران دەکات ئەمە ڕاستە کە بەردەوام بەرپرسانی ئەمریکایی ئەمە دووپات دەکەنەوە هەرێمی کوردستان دەیهەوێ ئەم پەیوەندیانە پەرە پێ بدا ڕوونتر خۆی بپارێزێ وەکی دەڵێ بمێنێتەوە هەروەکو 2 میلیۆنە بە ڕێزەکەت ئاماژەی بێت بەو دەست درێژیانەی کە دەکرێتە سەر دەستور ڕای ئەمریکا وەربگرێ کە ئەمریکا ئەکتەرێکی زۆر گرنگە لە عێراقیش ئەکتەرەکانی تەنانەت میلیشیاییش ئەمە دەزانن کە ئەگەر زۆر بیان هەوێ لە بەرژەوەندەکانی ئەمریکا بدەن ئەمریکا کاردانەوەی هەبێ لەوانەیە نەک ئەوان
دەوڵەتانی تریش تێوە دەگرێن بەم هەموو ڕاستیەوە هەرێمی کوردستان ئێستا ئەم گوشارانەی بەغداش کە دەیکاتێک هاتۆتە سەرێ ئەو هاوکێشە جیوسیاسی سەربازی ئەمنیانەی کە ڕوودەدا ئەم ئالۆزە و نادڵنیایی کە بوو هەموو ئەکتەرەکان هاتوڕەکایەوە دەیانەوێت هەر ئەکتەرێک ئەگەر نەتوانێت خۆی بپارێزێ لانی کەم بە دروستکردنی دەستخۆش دکتۆر بە بچمە لای بەڕێز گاڵبرێت ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کەوتی ئێمە بە شانازیەوە خۆمان بە هاوبەشی ڕاستەقینەی ئەمریکا دەزانین کەواتە ئەم پەیامە چۆن دەخوێنرێتەوە لای ئێوە؟ ئەمە ڕاستیەکی حاشە هەڵ نەگرا ئەمە ئەوەی کە سەرۆک وەزیران وتوێتی وەکوتم ڕاستیەکە کە حاشە هەڵ نەگرا ئەگەر کێشەیەک لە دەنگا هەیە بۆی بچمە لای میوانەکەی دیکەم تا بۆمان چارەسەرەکەن هاوکارانم. باش دەگەڕێمەوە لای بەڕێز گاڵبرێت تا ئەو کێشێمان بۆ چاراکەن هاوکارانم دەچمە لای بەڕێز دەیڤس. بەڕێز دەیڤس باو پرسیارە ئاڕاستەی جەنابتان بکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئێمە بە شانازیەوە خۆمان بە هاوبەشێکی ڕاستەقینەی ئەمریکا دەزانین کەواتە ئەم پەیامە چۆن دەخوێنرێتەوە لە بەرامبەر ئەمریکادا کاتێک سەرۆکی هەرێم وا دەڵێ و ئەمریکا نەیشاردۆتەوە وەک هەمیشە کە میوانەکەی ستۆدیۆم بەڕێز دکتۆر پەروێزی ژاماژەی پێکرد پێم وا بێت میوانەکەش تریک دیکەشمان لەگەڵمان نەما کەواتە با لەگەڵ دکتۆر پەروێز بەردەوام بم. باش لەگەڵ دکتۆر پەروێز بەردەوام ببین تا ئەو کێشەیەمان بۆ چارەسەرەکەن. دکتۆر ئەمڕۆ پەیامی زۆرمان گوێ لێبوو هەم لەلایەن وەزیری دەرەوە هەم لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەو پەیامەم دووسێ جار دووبارە کردەوە کە بە شانازیەوە خۆمان بە هاوکاری ڕاستەقینەی ئەمریکا دەزانین. تۆ لەم پەیامانەدا لە ڕووی دیبلۆماسیەوە چیت خوێندەوە؟ ئایا هەر لە چوارچێوەی قسەیاوەری بگرین گوتارە؟ هەرێمی کوردستان ڕازگۆیە لە پەیامەکانی وە لە دۆستایەتی تەنانەت دەگەڵ دراوسەکانی تەنانەت ئەو کاتەکە ڕای دەگەێنە کە ئێمە هەڕەشەنین لەسەر ئاسایشی هیچ وڵاتێک لە ناوچەکەدا تەنانەت لە پابندبوونی بەدەستور لە هاوکێشە و ململانیانەی کە لەگەڵ بەغدا هەیتی و لە هاوپەیمانیشی یا هاوبەشیشی بە ئەوە دەقیقتر بڵین لە هاوبەشەکانی لەگەڵ ئەمریکا لە ڕۆڵی ئەمریکا باش تێ دەکات بەڵام هەرێمی کوردستان بە ڕازگۆ بین نیگەرانە لە دۆستە نزیکەکانی نیگەرانە لە دراوسەکانی کە لەو هاوکێشانە ببێتە بەشێک لە ململانیانە. هەرێمی کوردستان هێشتا نەبووەتە بەشێک لە ململانەکە. هەرێمی کوردستان ئەم سیاسەتێک کە جێبەجێ کردەوە پەیڕەوی کردووە نەبووتە بەشێک. ڕاستە تێچووی ئەوەی داوا کە بە جۆرێک ئەم تێچووی ئەوەی داوا کە نەبووتە بەشێک لەو ململانیانە لە ڕاستیدا داوای لێ دەکرێت ببێتە بەشێک لەبەرەی دژی ئەمریکا. هەرێمی کوردستان بە دووبارەکردنەوەی ئەوەی ئەمە لەلایەک ئەمەگناسی خۆی بەم پشتیوانیانە ڕادەگەێنە هەر لە سەرەتای دروستبوونی کورتی دەکەمەوە و لەلایەکی دیکە وەکی وتم داوای بەرەو پێشچوونی ئەو پەیوەندیانە و بە جۆرێک ڕەفتار و سیاسەتێکی ڕوون و ئاشکرا دەبینێ لەم دۆخاستیارەدا. دەستخۆش دکتۆر بە دڵنیایەوە دەگەڕێم وڵات. بەڕێز گاڵبرێت تۆ ویستت باسی ئەوەم بۆ بکەی کە پەیامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە دەکات کە بە شانازیەوە خۆمان بە هاوبەشی ڕاستەقینەی ئەمریکا دەزانین کەواتە بۆم شرۆڤە بکە بزانم خوێندنەوەی ئێوە چییە؟ بەڵێ وەکوتم بەرەو پێشچوونێکی زۆر باشە کە ڕووی داوە لە با بڵێن 33 ساڵی ڕابردوو لە سەرەتای دروستکردنی نوای ئارام لە 1991 ئەزمموی من بۆ لەگەڵ کوردستان ئەگەڕێتەوە بۆ 1970کان لە هەشتاکان پارتە کوردیەکان وەکو کێشە سەرەکران وەکو کێشە دروستکەر سەرێشە دروستکەر بۆ ناوچەکە با بڵێن ناو ئەهێنران لایەن ڕێگنیشەوە با بڵێن ئیدارەکەی ڕێگنەوە بەڵام لە 91
ئەمریکا دوودڵ بوو لەوەی کە نەوەی ئارام دروست بکە بۆ کوردستان یان نا و دواتر با بڵین نو فلای زۆنەوەی کە پێڵێن نەوەی ئارام دروستیان کرد و دوای 2023 ئەمریکا بووەتە دۆستێکی گرنگی کوردستان و کوردستان زۆر گرنگە بۆ ئەمریکا سیرکەن لە ڕێگەی هەوڵە دیبلۆماسیەکانەوە من سێ چوار قۆناغم بۆ باس کردی ئێستا چۆن دەچووەتە پێشەوە کە ئێستا حکوومەتی ئەمریکا سەرۆک بایدن چونکە من 1990 بایدنم بە جەلال تاڵەبانی و سامی عەبدوڕەحمان و سەرکردەکانی و دکتۆر نەژمەدین کەریم ناسان و ئەنتۆنی بلینکن ئەو کاتە کە با بڵین لە لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە بوو ئێستا وەزیری دەرەوەیە ئێستا کورد زۆر باش دەزانن زیاتر لە 30 ساڵە کورد دەنازن و لە 30 ساڵات سیرکەم بزانێ ئێوە لەکوێوە گەیشتونەتە کوێ باش هەر ئەمڕۆ بلینکن وەزیری دەرەوە تأکیدی لاوە کردەوە کە پاڵپشتی و هاوکاریەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان بەردەوام دەبێت کەواتە پرسیار ئەوەیە ئایا چ گۆڕانکاریەک لە هاوکاری و پاڵپشتیەکان واتە مەبەستمە لە جۆری پشتیوانەکان دەگۆڕێت گۆڕانکاری بەسەردادێت جۆری پشتیوانەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان من پێم وایە پاڵپشتەکان بەردەوام دەبن و بەردەوامن و چەندین جاریش پێشتریش هەرێمی ئەمریکا پێشمەرگەی پشتیوانی کردووە هاوکاری کردووە ئەمە بە ئاشکرا وتێتی کە یەکێکە لە هێزە کاریگەر و متمانە پێکراوەکان و چەندی جا لە شەڕی دژ بە داعش ئەمەی وتووە بۆیە دیبلۆماسیەتی ئەمریکا دەبێ خۆی ڕێک بخاتەوە بە ئاڕاستەی پەرەپێدان و جێبەجێکردنی دەستوری عێراق ئەمە شتێک نییە کە ئەمریکا بە تەنیا بتوانێت بیکات بەڵام ئەمریکا دەبێ با بڵین بەردەوام بێ و نابێ وەکوتم دان بە بڕیارەکانی دادگای باڵای فێدراڵیدا بنێت بۆی کە بە یاسایی نەبن چونکە لە دەرەوەی دەستورە نادەستوریە و دادگایە بۆیە ئەوەی کە ئەمریکا ئەتوانێت بیکە وەکو هاوکار ئەوەیە کە باسم کرد و دەبێ ئەم هاوبەشیە زۆر بەهێزە لە ناوچەیەکی پڕ ئاڵۆزیدا لەگەڵ هەرێمی کوردستان بەردەوام بێ و کوردیش دەبێ هەندێک شت بکەن وەکو کوردستان وەکو چی بەڕێز گاڵبرێ بەڵێ ئەم دەمەقاڵێ و ئەم سارد و سڕێی نێوان پارتی و یەکەتی خراپە پێشمەرگە یەک بخەنەوە ئەمە زۆر گرنگە و هێزێکی یەکگرتوتان هەبێ لە دیبیت و قسەتان لەگەڵ بەغدا یەک قسە بن یەک هەڵوێست بن ئەمریکا سوپەرپاوەرە با بڵین زلهێزە بەڵام سیاسەتی ئەمریکا هەموو کات هاوکاری ئەو کەسانەی کردووە کە ئەو کەسانە هاوکاری خۆیان کردووە دەبێت کورد هاوکار بێ بۆ خۆی ڕێخاتەوە ئەو کاتە هاوکاری و پشتیوانیەکانی ئەمریکا زۆر زیاتر و بەهێزتر و باشترە بن بەڵام ئەوەی کە کورد دەتوانێت بیکات جارێکی دیکە ئێڵێمەوە پێشمەرگەیەکی بەهێز و یەکگرتو و یەکدەست و پارت و کوردستانێک و ناوماڵێکی یەکگرتو بەهێز و یەکدەست و ئۆتۆنۆمیەکی بەهێز هەرێمێکی بەهێز وەکەوەی کە لە دەستوری عێراقدا ئاماژە پێدراوە. بەڵێ دەست خۆش بەڕێز دەیڤس کەواتە یەکگرتووی نێوماڵی کورد مەرجی ئەمریکایە بۆ هاوکاری؟ بەدڵنیایەوە دەبێتە مەرجی سەرەکی و هەروەها پەرجوویەک کە ئەگەر ڕووبدا بەڕاستی ئەو پەیوەندی لە نێوان هەولێر و سلێمانی و ئەم گفتوگۆیە دەبێ بە زوویی چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە و دەبێ بەلایانی کەمەوە لەسەر زۆر شت بگەنە یەک و لە ئەمریکاش بە هەمان شێوە با بڵێن دژیەکیەک هەیە لە ناو سیاسەتی ئەمریکادا لەوانەیە با بڵێن پارتی و یەکێتی و دەبێ هەموو بگەنە ڕێکەوتنێک ئەکرێ لە ناوخۆ دژی یەک بن ناکۆکیان هەبێ بەڵام کاتیێتە سەر مامەڵەکردن لەگەڵ تاران بەغا
و وڵاتانی دیکە دەبێ وەکو جەنابی باڵیۆز گاڵبرێث باسی کرد دەبێ یەکگرتوو بن یەک دەست بن و بەرەی کوردستانی بن و پێداویستی کوردستانی ئەمە داوا دەکا و داواکاریان یەک بێ هەڵوێستیان یەک بێ هەتا ئەمە ڕوو نەدا ئەمریکا نازانێ مامەڵە لەگەڵ کێ بکە بەڵام حکوومەت هەرێمی کوردستان ڕاستە کە تاکە لایەنی فەرمی و دادپێدادراوە کە مامەڵەی لەگەڵدا دەکرێت بەڵام ئەکرێ ئەم هاوکاری زیاتر و زیاتر بێ بە یەکگرتووی بە یەک هەڵوێستی بە یەک سیاسەتی دەیڤس وەک دەزانن و ئاگادارن ئێستا هەرێمی کوردستان لەم قۆناغەدا ڕوبەڕووی فشارێکی زۆری سیاسی ئابووری ئەمنی و لەم دوایانەشا بڕیارەکانی دادگای فیدراڵیشی هاتۆتە سەر واتە دۆخەکە گەلێک قورس بۆ لەسەر هەرێمی کوردستان کەواتە دیسانەوەتی شک دەخەمەوە سەر پاڵپشتی و هاوکاری و پشتیوانەکانی ئەمریکا دەتوانێت چی بکات لەم قۆناغی هەرێمی کوردستان و لەم دۆخەی کە هەرێمی کوردستان تێکەوتووە. ئەوەنەی کە وەڵامەکەی من ئەوەیە کە چ شتێکی تازە دەکرێت من هەر لە سەرەتاوە ئەیڵێمەوە ئەوەی کە ئەمریکا توانێ بیکە بێت ئەم پارتە سەرەکیانە یەک بخاتەوە و ناکۆکەکانیان بەلاوە بنێ و بە بەغدا بڵێ کە واشنگتن پشتیوانی تەواوی هاولێرەکە و دەیەوێت و مەبەستێتی وەکو ناوچەیەک و هەرێمێکی فێدراڵی دان پێدانرا و بەهێز بمێنێتەوە و بەردەوامیش دەبێت لەگەڵی. دەستخۆش دەگەڕێمە وڵات. دکتۆر پەروێز دوو میوانی بەڕێز دوو میوانی ئەمریکی لەگەڵمانان وەکو دۆستی کورد شرۆڤەی بابەتەکەمان بۆکەن وە پەیامیان هەیە تۆ خوێندنەوە چێ بۆ قسەکانیان؟ قسەکانیان زۆر ڕاستە بزانە دەردمان بزانە دەردمان چەند قوڵە تەنانەت دۆستەکانیشمان هاواریان لیاستاوە کە ئێوە ناکۆکەکانتان ئێوەی لاواز کردووە ئەمە پەیامێکی زۆر ڕازگۆیانە و با بڵێن شەفاف و ڕوونە کە لەم کاتە هەستیارەدا کە بە خێرایی ئێمە تیشکێکمان خستە سەری لەو هاوسەنگی هێزە لەو چاوەڕوانەی کە بۆ چەند ساڵی داهاتوو و ئەگەر و پێشببینی زۆر خراپ لەوانەیە بێتە ڕوو ئەمانە هەموو لەلایەک و لەلایەک ئێمە لە خراپترین دۆخی ناوخۆی داین و ئەم ڕاستیەکە لە با بڵێم لەلایەن میوانە بە ڕێزەکان وەکی دۆستی کورد دەربڕن دەریان بڕیوە زۆر زۆر گرنگ و هەستیارە کە ئەمریکا چیت بۆ بکات کاتێک خۆت پەرتەوازەی کاتێک خۆت یەک گوتارنی لالا لە بەغداوە ئەو کاتە هێزە ڕکابەرەکانت لە سیاسەتدا یعنی ئەمە جێی ڕەحمکردن نییە سیاست چ ناوخۆی چ لاسی دەرەکەی من تێناگەم چۆن تۆ مەسەلەن کورد لەوێ ئەو هەموو گوتارە جیاوازەیە تەنانەت دوو گوتاریش نییە چەندین گوتاری جیاوازی هەیە لە کاتێکدا نوێنەرایەتی کورد دەبێ بکرێت لە بەغدا من نازانم ئەمریکا لە بەغدا هەر کەسە نوێنەرایەتی حزبی خۆی دەکا و ئەمە مەترسیدارە واگە دەنگێکیش نوێنەرایەتی کورد بکە ئەم دەنگا بزرا لێڵە و ئەمە دەرفەت بۆ نەیارانت دەخۆزێتەوە ئەمە لاوازت دەکا توانەکانت بە فێڕۆ دەدا باسی لاوازیت کرد لێرەدا با من پێم خۆشەوە پرسیارە بکەم دکتۆر لە ڕابردوودا زۆر گوێبیستیە بووین تا ئێستاش هەندێک چەمک بەکار دەهێنرا لە بەرامبەر هەرێمی کوردستان لە قاڵبدانی هەرێمی کوردستان بچووکردنەوەی لاوازکردنی بەڵام وەک دەبینن سەرۆکی حکوومەت مەسرور بارزانانی ئێستا لە واشنگتۆنە و لە ئەمریکا و ئەو کۆبوونەوە و گفتوگانە ئەنجامدا کە بینیمان ئایا ئەمە چییە گەێنێ ئەوە گەێنێت کە بڵین هێشتا هەرێمی کوردستان بەهێزە دڵمان پێی خۆش بێت بەدڵنیاییەوە بۆ ئەکتەرێکی نادەوڵەتی جارە ئەم جۆرە پەیوەندیانە یەکجار زۆر گرنگە ئەوەی کە لەوانەیە بۆ هینێک دەوڵەت نەکرێ و ئەمە ڕۆڵی لەلایەک بەرزبوونەوەی ڕۆڵی ئەکتەرە نادۆڵەتیەکان لە هاوکێشەکان نیشان دەدا کە بەشێک لە لێکۆلەر و با بڵێن سکۆلارەکە باسییان لەوە دەکرد کە ڕۆڵیان بەرەو کۆتایی و توانەوە دەچێت لەم سیستەمە دەوڵەتەوەرەدا و لەلایەکی تر نیشانیش دەدا کە تا ئێستا تا ئەم ساتە وەختە کورد دەتوانێت بەرژەوەندەکانی لەگەڵ ئەکتەرە سەر و هەرێمەکان بە جۆرێک هاوسەنگ بکاتەوە کە بتوانێت بەڵانسی هێز بەلای خۆیدا بشکێتەوە بەڵام هەموو ئەمانە ناکاتە ئەوەی کە تۆ لە ئاسی ناوخۆیی ئەگەر لاوازبی ئەم هەوڵانە بە فێرۆ دەچێت کە جەنابی سەرۆک وەزیران کە لە بەغدایە
تۆ تەسەوەر کە تۆ لە ئاستی عراق یەک گوتار بای یەک بەرژەوەندی بای لە ئاسی ناوخۆییدا تۆ بەهێز بای ناڵم کێشە و ناکۆکی و ئەوانە نەبێ ئەمە شتێکی سروشتێ لە ناو سیاسەتدا کە ئەحزاب بەرژەوەندی جیاوازیان هەیە بەڵام لە پرسی نیشتیمانی ئەوەی کە پێی دەڵێن ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی و هەروەها لە شوێنێکدا کە فرەجەم سەر و فرەک پێکاتەیە بۆ نمونە عراق تۆ دەبێت بە یەک هەڵوێز بڕۆ و نوێنەرایەتی تۆ دەبێ هاوبەش بێ بە ئەم شتە لێک بکەینەوە بەرژەوەندی حزبی هەر لە شوێنی خۆی دەوەستێ بەڵام نوێنەرایەتی کردنی بەرژەوەندە نیشتیمانەکان دامەزراوەی فەرمی دەبێ بیکە نابێ حزب چونکە یەک بەرژەوەندیە تۆ حکوومەتێکی فەرمیتەیە تۆ ئەم کاتەکە ئەمە بەرژەوەندەکە بە مؤسساتی دەکا و دەنگت باشتر دەگا و بەهێزت دەکا لەم چوارچێوەیەدا. بەڵێ دەستخۆش بەرز گاڵبرێت ئەمریکا و هەرێمی کوردستان لە چەندین قۆناغی سەختدا پێکەوە کاریان کردووە هاوشانی یەک و ئەمریکا پاڵپشت بووە کەواتە دەتوانین بڵێن بۆ داهاتوو ئەم پێکەوە کارکردن و پاڵپشتی و هاوکاریە بەردەوامی دەبێت وە زیاتر دەبێت؟ ئەمە شتێکە کە سەرۆک وەزیران بارزانی کاری لەسەر کردو و کاری لەسەر دەکا چەندین ساڵە کاری لەسەر دەکا بەڵێ بە دڵنیاییەوە ئاستی پشتیوانیەکان بەردەوامەوە زیاتیش دەبن و پەیوەندیەکان نێوان ئەم دوو وڵاتە بە شێوەیەکن کە بەڵێ باشە پێچێت ئەوە بەردەوامە بێت قۆناغە جیاوازەکاندا هەبووە و بەردەوامە بەڵێ بەڕێز گاڵبرێت ئەم هاوبەشیە بەردەوام دەبێت لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا بۆ زۆر تەکید لەو بەردەوامیدان و هاوبەشیە دەکەمەوە چونکە دکتۆر پەروێز کە میوانمانە لە ستۆدیۆ دەڵێت ئێستا ناوچەکە بە دۆخێکی سەخت و دژوار داگوزەر دەکات ئەو جەنگانەی بەرپا بووە ئەمانە کاریگەری هەبووە ئەمریکای سەرقاڵ کردووە هەندێک کات دۆستەکانی با نەڵێم لەبیر کردووە فەرامۆش کردووە بۆیە دەمەوێت بزانم ئایا هاوبەشیەکەش لەو سەرقاڵی ئەمریکا و جەنجاڵی کە تێکەوتووە لە ناوچەکەدا دۆستەکانی لەبیر ناکات هاوبەشیەکەی بەردەوام دەبێت؟ ئەمریکا زۆر سپاسگوزاریشە بۆ ئەو هاوبەشیەی کە لەم ناوچە پێکداچوو ئاڵۆزەدا هاوبەشێکی زۆر باشی پرۆ ئەمریکی هەیە و بەهای هاوبەشیان هەیە پێکەوە و هیچ جۆرە کێشەیەکی بۆ ئەمریکا دروست نەکردووە بە پێچەوانەوە ئەمریکا زۆر سپاسگوزاری ئەم پەیوەندی و ئەم هاوبەشیەیە و کە سەرباری ئەو ئاڵۆزیانەی کە لەگەڵ تورکیا ئەو کێشانی لە پەیوەندی نێوان تورکیا و ئەمریکا هەبووە و هەروەها لەگەڵ سووریا لە ناوچەکانی دیکە و ئیدارەی بایدنیش بە هەمان شێوە کە چەندین کێشەی هەبووە و ئەوەی کە لە غەزە ڕوەدا لە ئەوەی لە ئیسرائیل ڕوەدا هەموو ئەم ناوچێ مەبەستمەوەیە کە تەنها دوورگەیەکی ئارام و سەقامگیر هەیە کوردستانە و من ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەمە بەڕاستی سەرۆکی ئەمریکا کە من زیاتر لە 40 ساڵ بەرکەوتن و سیاستم هەبوو لە سیاسەتی ئەمریکادا ئەمە کەسێکە بایدن کورد زۆر باشە ناسێ و خود شخصی سەرۆک وەزیران و خێزانی سەرۆک وەزیران بارزانی باش دەناسێ و ئەو هیچ کات دۆستەکانی لەبیر ناکە. باش باسی دوورگەی ئارامت کرد کەواتە منیش دەپرسم دەزان و ئاگادارن کە ناوچەکە ئێستا گڕی گرتووە پڕ لە کێشەیە کەواتە هەرێمی کوردستان وەکو دوورگەیەکی ئارام ماوەتەوە بەڵام فشاری لەسرە دیسانەوە دەگەڕێمەوە سەر ئەو خاڵی ئەمریکا چۆن دەتوانێت هەم بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ لە هەرێمی کوردستان هەم بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانیش بپارێزێ چونکە بۆ خۆتان دەزانن چەندان کۆمپانی ئەمریکی لە هەرێمی کوردستان کار دەکەن لە کەرتە جیاوازەکان.
من پێم وایە وەبەرهێمان هەبوونی وەبەرهێنان ئاماژەیەکی زۆر باشە کە پەیوەندیەکان باشن و پەیوەندیەکی بەهێزی ئابووری هەیە و ئەمە هاوبەشی ئەمنی هەیە و لەبارەی بەها هاوبەشەکان مەبەستم ئەمریکا بەردەوامە و پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ پێشمەرگە هەیە پەیوەندی سیاسی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەموو بوارەکاندا پاڵپشتە بۆیە ناواقعیە کە ئێمە پێشبینی بکەین بەوەی کە دەستپێشخەری نوێ هەبن ئێستا کاتێکە ئەمریکا هەوڵەدا کە دوو قەیرانی زۆر گەورەی سەربازی ئیدارە بدا قەیرانی ئۆکرانیا کە دوێنێ با بڵێن پێی نایە ساڵی سێمەوە و هەروەها غەزەش نەک تەنها با بڵێن لە غەزە بەڵکو لە دەریای سوور لە لوبنان بۆیە لەم دۆخەدا و هەبوونی داعش هەڕەشەکانی داعش لە سووریا لە عێراق و هەموو ئەمانە پێکەوە ئەمریکا زۆر زۆر سپاسگوزارە لەوەی کە هەرێمێکی و دوورگەیەکی ئارام و حکوومەتێکی سەقامگیر و باشی هەیە لە ناوچەکەدا و کێشەی بۆ دروست ناکەوە هاوکاریەتی و گرنگە بەلایەوە پەیوەندەکانی لەگەڵ واشنگتن بەردەوام بێ بۆیە ئەم پێشوازیەی ئەمڕۆ لەو ئاستەی لە سەرۆک وەزیران بارزانی کراوە نیشاندەری ئەو گرنگی ئەمریکایە. دەستخۆش بەڕێز گالبرێت بەڕێز دەیڤس دەمەوێت ئەوە دووبارە بکەمەوە بۆچی لەبەرەوەی کە پێشتر لەگەڵ تۆیە ئاماژەمان بە بەرژەوەندی هاوبەشەکان کرد کەواتە ئێستا ئەمریکا و هەرێمی کوردستان بەرژەوەندی هاوبەشیان هەیە لە ناوچەکەمە بەستم هەرێمی کوردستانە چی بکرێت و ئەمریکا چی بک بە تایبەتی ئەمریکا بۆی ئەم بەرژەوەندیە هاوبەشانە پارێزراو بێ وەک زلهێزێک لە ناوچەکەدا چونکە بەڕێز گالبرێت ئاماژەی بۆ کرد کە ئێستا دوو جەنگی زۆر گەورە لە بەردەم هەموواندا هەیە جیهان جەنگی رووسیا و ئۆکرانیا و جەنگی غەزەشە. ڕاستە ئێستا ئەوەی کە بەڕێز گالبرێت باسی کردمەوێ هەندێک قسەی لەسەر بکەم لە ڕاستیدا بەهۆی ئەو قەیرانانی کە هەن و ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ناوچەکە بوونێتەوە ئەمە کاتێکی زۆر گرنگە بۆ کوردستان بۆ هەرێمی کوردستان کە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئەمریکا بەهێزتر بکە نەک لاوازیان بکە بۆیە وەک پێشتریش باسم کرد دەیڵێمەوە دەبێ بە یەکگرتووی بچێتە پێشەوە لە ئەمریکا و بڵێن هەموو کات دەپرسن ئەمریکا ئەتوانێت چی بکە بۆ کوردستان بەڵام پرسیارەکە من وای لێ یەکەم کورد چی ئەتوانێت بۆ خۆی بکە و بۆی کە بتوانێ ئەوەی کە ئەمریکا پێویستە و چاوەڕێکەکەن ئەمریکا بۆیان بکە کە ئەویش پاڵپشتیەکی بەهێزە و هەبوونی هەرێمێکی ئۆتۆنۆمی فێدراڵی یەکگرت و یەکدەست یەک سیاست یەک قسە من نەدەبوو وا بڵێم کە بەڵام من پێم خۆشە هەرێمی کوردستانی خود کوردستانێکی سەربەخۆ و ئازاد ببینم بەڵام ئێستا کە لە وڵاتێکی فێدراڵدایە دەبێ یەکدەست بن هەرێمێکی یەکدەست بەهێز بن و ئەمە شتێکە کە دەبێ وەک داڵێک جارێکی دیکە دێڵێمەوە دەبێ کورد بۆ خۆی کارێکی باش بکە ئەمریکا ڕاستە سوپەر پاوەرە زلهێزە و دەتوانێت کاریان بۆ بکە بەڵێ لە داهاتوودا کوردستانێکی سربەخۆ و بەهێز ئەمە ئامانجی ئەمریکاشە من پێم وانە ئامانجی ئەمریکا بێ بۆ مەبەستی ئەمریکا بێ ستاندەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاڵێ یەک عێراق ئەمە سیاسەتەکەیە ئەمە بۆ ئێستاڵێ بۆ داهاتوو ناڵێم نازانم بەڵێ ئێستا دەڵێ هەرێمێکی کوردستانی بەهێزی یەکگرتوو لە چوارچێوەی عێراقێکی یەکگرتوو و دەبینن کە ئێستا وەبەرهێنان هەیە سیاست هەیە ڕاستەوخۆ با بڵێن پەیوەندی ئابووری و بازرگانی هەیە لەگەڵ کوردستان پەیوەندی سەربازی هەیە لەگەڵ پێشمەرگەوە کە ناوچەکە بپارێزێت کوردستانێکی بەهێز لە چوارچێوەی دەوڵەتێکی فیدراڵی کە عێراقا چۆن دروست دەبێت کە عێراق بە پێی دەستور مامەڵەی لەگەڵ دەکات و مافەکانی نەدات کێشەکە ئەمەیە
ئەمە کێشەیە The world has to see جیهان دەبێ ببینێ a very simple کە زۆر بە سادەیی کە چی ڕوەدا و لە مێژوودا چی بۆتە کێشە بۆ کورد کوردستان عێراقی نین کورد عێراقی نین و هیچ کات عێراقی نەبوون و نین و نابن بە کەلتوریش ئەمە سەلمێناو دەبێت جیهان ئەمە تێبگا کە عێراق ناتوانێت بە هیچ کۆنتترۆلی ئەم ناوچەیە بکە و بەڕاستی و نەیتوانی و ناشتوانێ ئەمە جیهان دەبێت ئەمە ببینێ بۆیە دەبێت لە کۆتاییدا دەبێت بڵێن کە کوردستانە و عێراقە و ئەمانە بەڕاستی ناتوانن لە یەک وڵاتدا پێکەوە بڵێ دەست خۆش بەڕێز دەیڤس ئەگەر کات هەبوو هەڵبەت دەگەڕێمەوە بەس نازانم کاتەکە تا چەندە بەشەکات دکتۆر کەواتە کوردستانێکی بەهێز لە چوارچێوەی عێراقدا ئەمە ویستی ئەمریکایە بەڵام بۆ خۆتان دەزانن کە ئێستا چۆن عێراق مامەڵە لە هەرێمی کوردستان دەکات و هەرێمی کوردستان بەرچ لێشاوێکی فشار کەوتووە وە خەڵکانێکی شەن کە هەم لە ناو هەم لە دەرەوە ئەمە شرۆڤەکارەکان بەم شێوەیە پێناسەیان کردووە هەر لەم ستۆدیۆی کوردستان 24ەوە کە هاوکاری ئەو فشارانن تۆ چی دەڵێ؟ دەزانێ ململانی هەر بەردەوام دەبێت جارێ چونکە ینی دۆخی هەرێمی کوردستان لەمە قورستر دەبێت؟ بەڵێ بەدڵنیایەوە چونکە هاوکێشەکانی عراق لەرزۆکە جێگیر نییە و لەلایەک لە ئاستی هەرێمایەتی دەبێت گۆڕانی گەورە چاوەڕام بکەین جگە لە ئاستی نێودوڵەتی کە ئەمانە لە ئەم ئاستانە کاریگەری لەسەر یەکتردا دەنن چ لە خوارێ بۆ سەرەوە لەسەرەوە بۆ خوارەوە بۆیەش من وتم کە لەم قۆناغەدا دەبێت ئیستراتژی هەرێمی کوردستان پاراستن و مانەوەتەوەر بێت ئەمانە وشە نییە کە فڕێ بدەین بەڵام دەبێت هەموو ئامرازە ناوخۆیی و ئەو کارتانەی کە لە بەردەستیدایە بە دروستی بەکاربێنێ کە گرنگترینی وەکی میوانە بەڕێزەکانتان ئاماژیان پێدا کە ئێمە بە هەزاران جار بەڵام کە لە دەوزاری با بڵێین دۆستەکانیشمان دەیبیستین نیشان دەدا کە چەندە دقیق ئەم قسەیە و چەندە ئەوانیشی نیگەران کردووە باشە کە لە ئاسی ناوخۆیی تۆ دەبێت ڕێگەیەکی ترت نییە ڕێگەیەکی ترت نییە لەم دۆخە ئاڵۆزە هەرێمایەتی و نێودوڵەتیەدا کە دەبێ بەهێزبی خۆت بپارێزی و بتانی بمێنێەوە بۆی کە لە هاوسەنگێکی نوێ تۆ بەشێک بی لەم دابەشکردنەوە هێزە و ئەم سیستەمە نوێ نێودوڵەتیەدا باشە ئەوە ئەمریکاش ئەمە دەزانێ کە کوردستانێکی بەهێز بەم هاوشێوەیە زۆر زەحمەتە و بۆیەشە کە ئەوە جەخت دەکاتەوە لەسەر بوونی هێزێکی نیشتیمانی بە ناوی پێشمەرگە و بۆیەشە پێداگری دەکات لەسەر جێبەجێکردنی دەستور وەکی خۆی نەک تەفسیری جیاجیاتە لە مەترسیەکان زۆر باش تێگەیشتووە کاتم لەماوە دەمەوێت پرسیارێکی هاوبەش بۆ هەر سێ میوانە بەڕێزەکەم هەر لە بەڕێستەوە دەستپێکم ئەم سەردانەی سەرۆک وەزیران بۆ واشنگتن چ پەیامێکی تێدایە بۆ عێراق هێزولایەنە جیاوازەکان بۆ ناوچەکە و وڵاتانی دراوسێ لەماوە یەک خولەکا پێم بڵێ دەزانی ئەم پەیوەندیە عەرزم کردی پەیوەندیە هەرێمی سەر و بەتای بە سەر و هەرێمەتەکان پەیوەندیەکانی ترت بۆ هاوسەنگ دەکاتەوە ئەم گوشارانە کەمتر دەکاتەوە و دەرچەیەکە بۆ کەمکردنەوەی ئەم گوشارانە و هەروەها دۆزینەوەی ڕایەڵەی نوێی هاوبەشیکردن و خستنە ڕووی نیگەرانەکان باشە ئەمە یەکجار زۆر بۆ ئەکتەرێکی نادەوڵەتی دەستخۆش ئەم پەیوەندی لەگەڵ ئەمریکا گرینگە و دەتوانێت بە جۆرێک دڵنیایی زیاتر بداتە هەرێمی کوردستان دەستخۆش بەڕێز گاڵبرێت ئەگەر گوێبیستی پرسیارەکەم بوو بێتن وتم کە ئەم سەردانەی سەرۆک وەزیران بۆ واشنگتن چ پەیامێکی تێدایە بۆ ناوچەکە بە شێوەیەکی گشتی وڵاتانی دراوسێ لە ڕووی دیبلۆماسیەوە هەڵبەت پێش هەموو شتێ بۆ پارتە کوردستانیەکان پەیامەکە ئەوەیە کە تکایە جیاوازیەکانتان وەلا بنێن حکوومەتێکی یەکگرتو و سیاسەتێکی یەکگرتو بەرامبەر بەغدا بگرنە بەر و پێشمەرگە یەک بخەنەوە و بۆ ئێران و بەغداش و بۆ وڵاتانی دیکە لە ناوچەکە پەیامەکە ئەوەیە کە کوردستان دۆستی ئەمریکایە من دەمەوێت باسی یەک شتی دیکە بکەن بەڕێز دەیڤس
پرسیار کرد من نزیک یان دوور کوردستان دەبێتە دەوڵەتێکی سەربەخۆ چونکە تۆ ناتوانی خەڵکانێک کە جوگرافیایان جیاوازە و نایانەوێ پێکەوە بژین تۆ بە زۆر پێکەوە بیان لکێنی لە ڕێفراندۆمی 2017 دەرکەوت کە زیاتر لە 93 گەلی کورد دەنگی بە سەربەخۆییدا بۆیە ئەم سەربەخۆی کوردستانە شتێکی حتمیە لە کاتێکدا هەڕووەدا و ئەمریکا ناچارە دان بە سەربەخۆی کوردستاندا بنێ و کۆمەلگای نێودەوڵەتیش دانی پێدادنێ کۆتا قسە داهاتووی کوردستان لە دەستی خەڵکی کوردستان خۆیەتی ئەمریکا تەنها ئەتوانێ هاوکار بێ بەڵام هەر شتێک کە بڕیاری یەکلاکەرەوە بێ کوردستان دەبێ بیدا دەست خۆش بەڕێز دەیڤس وتم پرسیارەکەم هاوبەشە هەڵبەت بۆ بەڕێزیشتانە پەیامی سەردانەکەی سەرۆکوەزیران بۆ ئەمریکا و بۆ عێراق و ناوچەکە بە شێوەیەکی گشتی وڵاتانی دراوسێ چییە؟ ئارم پەیامەکە گەیشت بێتە ناوچەکە و جیهانیش بە تایبەتی لە کوردستان و لە واشنگتن ئەویشەوەیە کە کوردستان و ئەمریکا هاوپەیمانن و ئەمریکا دەستبەرداری کوردستان نابێت و ئەمریکا هاوپەیمانی کوردستان و دەمێننەوە پێکەوە و کوردستان بەردەوامە بێ لە بەرەو پێشچوون لە ژێر سەرۆکایەتی سەرۆکوەزیران ئێستا و دەچێتە پێشەوە و دەبێ دۆخێک بێتە ئاراوە کە کوردستان زیاتر بەرەو پێشەوە بچێ و لە هەمان کاتدا دەبێت شتێک بکرێ و هیوادارم کە ئێستا بکرێ و لە ئەمریکاش باسی ئەو شتە بکەن کە شتێک بێ کە بەڕاستی هێزی دەستور بابلین جەختی لێ بکرێتەوە و هەروەها دادگای باڵای فێدراڵی عێراق بە نایاسایی و بە نادەستوری بناسێنن و هەڵوێستی کوردستان زۆر زۆر گرنگە و بەردەوامی پەیوەندیەکانی پەیامەکەت گەیشت سپاس بۆ میوانەکانم هەرێک لە بەڕێزان دکتۆر پەروێز ڕەحیم مامۆستای زانکۆ و شارەزای ئاسایشی نێودەوڵەتی هەروەها بەڕێز پۆڵ دەیڤس لە واشنگتنەوە لەگەڵمان بووی لە کۆڵەر گەلێک سپاس پیتەر گاڵورێت بەڕێستان لە فلۆریداوە لەگەڵمان بوون سپاسانەکەم سپاس بۆ شرۆڤەکانتان باسی ڕۆژکۆتایی هادێەوە شەرشاد بن.